ئەچینە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی بەردەوامن هەفتانە دوو تاقیکردنەوە ئەنجام دەدرێن و لە کۆتا هەفتەداین لەگەڵ ئەوەشدا ئامادەکاریەکان بۆ خوێندنی ساڵی نوێ دەستی پێ کردووە و ڕێنمایی لە پەروەردەوە دەرچووە بۆ وەرگرتنی هەم قوتابیان لە قۆناغی بنەڕەتی و هەروە ئامادەکاریەکانی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە وەرگرتنی ڤاکسین لەلایەن مامۆسایان و هەروە کارمەندان و فەرمانبەرانی پەروەردەوە. بۆ تاوتوێکردنی ئەم پرسانەی پەیوەندیدا بە سێکتەری پەروەردە میوانداری بەڕێز مامۆستا حەوێز محەممەد سەرپەرشتیای یەکەمی پەروەردەی ڕۆژاوای سلێمانیمان کردووە. مامۆستا بەخێوی بۆ ستۆدیۆکانی کورسان نیوز. مامۆستا وەک ئەزانین ئێستا تاقیکردنەوەکانی قۆناغی 12 بەردەوامی هەیە، هەفتەیەکی ماوە بۆی تاقیکردنەوەکان کۆتایی پێبێت هەتاوەکو ئێستا پرۆسەکە چۆن بەڕێوە چووە؟ بەڵێ دەستان خۆش بێ بەیانی جنابتان و بینەرانی بەڕێز باش. دیارە ئەو پرۆسەیە ساڵانە لە سەر ئاستی هەموو جیهان و عێراق و هەرێمی کوردستان تاقیکردنەوەکانە بێ. دیارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی پەروەردە ئەم ساڵ ژێر بڵین گوشاری نەخۆشی و ناخۆشی و ئەمانە وای کرد کە بەڕاستی ئەمێ سەرەتا ئەوە بڵێم دەستخۆشی بۆ مامۆسایانی بەڕێز سوپاس بۆ کارکتەرێنی بواری پەروەردە کە توانرا بە پلانێکی تۆکمە دەست بکرێ بە تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆتاییەکان واتە کاڵم ناکۆتاییەکان لە یەکەوە هەتاکو 11 ئەوەمان تێپەڕاند و کۆتایی پێهات. سوپاس بۆ خی گەورە و ئومێدی سەرکەوتن و سەرفرازی بۆ خوێندکارە عزیزەکانمان نەخوازم و هەروەها ئیستا لە قۆناغی تاقیکردنەوەکانی پۆلی 12 داین وەکو جەنابتان لە سەرتادا باستان کرد 4 تاقیکردنەوە ڕۆژتۆ 3 تاقیکردنەوەی ماوە ومێ دەکەم لە کۆد لە ناوەڕاستی مانگی هەشتا ئیشەڵا بەپێ ئەو پلان و خشتەی کە هەیە ڕۆژانەدان دراوە تەواو بێ. دیارە لەگەڵ ئەوەشا ئەوەی کەمایی دڵخۆشیە بۆ ئێمە ئەم ساڵ وزارەتی پەروەردە هەنگاوێکی نوێی ناوە هەنگاوێکی تازەی ناوە ئەویش ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە تاکە باس ئەەکەین لەم ڕۆیان سیرەکەین ئەڵین لە 15 دەزەکرێت بە وەرگرتنی مناڵانی باخچەکان و خوێندکارن لەبەرەوە پلانەکان بەڵێ دەستی پێ کردووە و هەروەها تاقیکردنەوەکانیش بەردەوامە ئومێدی سەرکەوتن بۆ خوێندکارە عزیزەکانی خۆمانەخوازی. دەستخۆش مامۆستا بەر لەوەی باس لە پلانی ساڵی داهاتوو خوێندن بکەین وەک ئەزانین ئەو بارودۆخەی کە کۆرۆنا دروستی کردووە بارودۆخێکی نەخوار بوو نەخوازراو بوو و بابەتی پەروەردە و سێکتەری پەروەردەش ئەوی زەرمەندێکی زۆر بوو لەم بابەتەیە ڕەنگە بۆ قوتابیان قورس بوو بێت چۆنەتی خۆ ئامادەکردن بۆ پێی کە لەوانەیە بەپێی پێویست نیانتوان بێوانەکان وەربگرن ئێوە هەڵسەنگاندتان بۆ ئەم بارودۆخە کرد گەیشتن بەچی؟ دیارە بێت لەم حاڵتە بگەڕێنەوە بۆ سەرەتای دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەڕێستان ئاگدارن کە وزارەتی پەروەردە بە دوو قۆناغ دەستی پێ کرد واتە پۆلی یەک کە تاکو 11 بە بەشێک واخود بە چەمچێک بڵین دەستی پێکردنی بە بوارێک دەستی پێکرد و هەروە پۆلی 12کانیش بە شێوەی شتێریانی پلانی 1 بۆ 11 جیاواز بوو لە پلانی پۆلی 12کان چکە پۆلی 12کان زۆرترین کاتیان لە ناوەندەکانی خوێندە نابوو بۆیە دووباری دەکەم و ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ مامۆسایانی بەڕێز وە تەقدیرمان هەیە بۆ خوێندکارە عزیزەکانمان لەم حاڵتە خوێندکار ئەگەر بڵین بەراورد دەکەین ساڵی خوێندنی 2021 یاخود ساڵی خوێندنی 1920 ئەم دوو ساڵە بەراورد دەکەین بە ساڵانی پێشتر ئێمە ناتوانین بڵین ئامانجێکی حەقیقی تەواومان پێکاوە بەڵام ئەگەر بەراورد دەکەین بەسەر بە کۆی پرۆسەکە لە ناوچەکەدا ئێمە توانیمانە لە پۆلی 12کانە زۆرترین کات لە ناوەندەکانی خوێندندا بیان هێڵینەوانی و دەرزۆر بگرن وتوانراوە جۆرێک لە پوختەکردنی بابەتەکان مەسەلەن بۆ پۆلی 1 بۆ 11 مەسەلەن عفومکە لە 4 بۆ 11 تا حدێک دەزیشان بکرێت توانراوە پۆلێنێک بکرێت بۆ مەسەلەی تاقیکردنەوەکان یعنی ئەگەر بڵین ئێمە 100% ئەم ساڵی خوێندنی ساڵی 2021مان کە تێپەڕان وەکو یەک ساڵێکی ئاسایی و بێ کێشە بووە نەخێوانیە کێشەیەکی زۆر هەبووە مەسەلەن کێشەکان لەوانە وەکو عەرزم کردی ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا ئەرچی ئەمە نەخسوەتە سەر مامۆستا و خوێندکار زیاد لە پێویستی خۆی مەسەلەن ئێمە مامۆسایان ساڵان سەرقاڵە بووین بە چیەوە سەرقاڵە بووین بە پلانی وانەوتنەوە سەرقاڵە بووین بە مەسەلە تعلیمیەکان و پەروەردەیەکانەوە سەرقاڵە بووین بەوەی کە بزانین چۆن پلانێکی پەروەردەیی ئاراستە بکەین شان بەشانیەوە ئێستا ناچارین مامۆسایان لە هەموو ناوەندێکی خوێندنا مامۆسایانی بەڕێز لیجانی سەحی پێک بێنن ینی ئاگامان بێ سەرپەرشتیار ئاگامان بێت لەوەی کە پلانە سەحیەکەش شان بەشانی ئەو ڕێنمایانەی کەوا لە لیژنەی بەڵای کۆرۆنا وزارەتی سەحا و وەزارەتی پەروەردە دەرچێمە جێبەجێکین کەواتە ئەرکەکان زۆرتر بووە و توانراویشە نەوعەنما بەراورد دیکەین بە ناوچەکە ئێمە هەنگاوێکی باشمان ناوە بەڵام ئەوش لە تموحی ئێمەیانێ ئومێد دەکەم کە ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە ئەم نەخۆشیە کۆتایی پێبێ و ژمارەکان کەم بێتەوە ئێمە بتوانین بچینەوە سەر چۆنەڵێ ڕێڕەوێکی
پەروەردەیە کە ماوەساڕەنگە نەخۆشیەکە کۆتایی نێت چونکە ئەمە نەخۆشیە کە جیهانی گرتوێتەوە بەڵکو بە ڕێوشوێنەکان تۆزێک سوک بکرێت و تەوقبیرێ بەڵام ئێمە زۆر باز لە قوربانیەکانی پرۆسی پەروەردەکەین زۆر کەس بۆچوونی وایە دایک باوکانیش کە مناڵیان هەیە ئەڵێن پۆلی 1 و 2 قۆناغی بنەڕەتی ئەمانە زۆرترین زەرمەند بوون بۆ پێی کە هەم پرۆسی خوێندنەکە بە شێوەیەک نەبووە هەموو شتێک فێر بکرێن هەم ڕەوشە تەندروستیەکەش ڕێی نەداوە بەڕاستی بەڵام ئێوە بیرتان لەوە کردوەوە چۆن ئەمانە زیاتر تەقویە بکرێن زیاتر پێش بخرێن زیاتر فێری نووسین و خوێنەوەش بکرێن بە تایبەتی کاسنە قۆناغی سێ کە ئەم ساڵ دەست پێەکە جا وەزارەتی پەروەردە هەمیشە منتومە بە هاوکاری سەرجەم کارەکتەرێنی بواری پەروەردە جۆرێک لە پلانێکی هەیە بۆ ئەو مەسلەیە چۆن قەرەبووی بکاتەوە ئەویش ئەوەیە یەکەم ئیستا ئەم هاوینە بڕیار درا لەسەر ئاستێری کوردستان ساڵانش کە خولی بەهێزکردن بکرێتەوە خولی هاوینە بکرێتەوە داخەوە بەڵام ئەمە ژماریش کەمە تۆ ناتوانانی بڵێ هەموو قوتابخانێک ئەو ژەڕێکاریی خۆی هەیە و پێویستی کاری خۆی هەیە بەڵام پێم وایە ئیستا ئامادە باشی وا دەکرێ و تموحەکان هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین پشتیوان بەخوای گەورە ناڵم بڕیار دراوە ئەڵین هەوڵ ئەدەین و تموحەکانمان ئەوەیە کە بتوانین ئەگەر پشتیوان بەخوا ئەم نەخۆشیەوەکو جەناب فەرموو تەوق بکرێت کەم بکرێتەوانێ ئێمە بتوانین لێیشی نوێ خوێندن دەست پێ بکەینەوە ئەگەر باس لەوە کرد کە پلانێک هەیە بۆ ئەوەی کە قەرەبووی قوتابیەکانی قۆناغی 1 و 2 بکرێتەوە بۆ پێی کە نەیانتوانن بێت پێویست ئاسی زانیاریان وەرنەگرتووە لەسەر خوێندن چ پلانێک هەیە بۆ قوتابیە تازەکان ئەوانەی کە ئەم ساڵ دێنە قوتابخانە بۆ ئەوەی هەمان کێشە ڕوبەڕووی ئەو قوتابیانە نەبێتەوانێت کە قوتابەکانی پێشتر ڕوبەڕویان بۆ ئەنجا باسم بۆ کردی خۆی ڕاستی پرۆسی پەروەردە و فێرکردن ئەبێ ئێمە هەمیشە لە بیدایەتی ساڵە بە نیسبەت بازنەی یەکەوە واتە پۆلی 1 و 2 3 و لە ناویشیانە پۆلی 1 ئەبێ ئێمە ساڵانە کە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەکەین مالایە قەل 15 تا 20 ڕۆژ تامان جێکدانین بۆ مراجعەی پیتەکان ئیستا حتى ئەگە بە قەناعەتی من و کارکتەریشی بواری پەروەردە کە لە پەروەردەیە کار ئەەکەم ئەگەر ساڵەکە ساڵی ئاسایش بێ ئێمە بێەوە بکەین ساڵەکە ساڵێکی ئاسایش بێ مالایە قەل ئەبێ 15 ڕۆژ 20 ڕۆژێک مراجعەی پیتەکان و ژمارەکان خۆ عەفوم بکە ئەگەر کاتەبێ ئێمە باز لە پۆلی یەکەکەین و ئەچینە پۆلی 2 ئەچینە پۆلی 3 ئەم سێ پۆلی پێوترێ بازنەی یەکەم ئەم بازنەی یەکەمە لە پۆلی 1 مناڵ فێری چی ئەبێ فێری پیتەکان ئەبێ و فێری ژمارەکان ئەبێ یعنی حتا کە فێری پیتەکانە بێ لە پیتەکان ئەتوانم بڵم لە سەرەتایی لە کۆتایی ساڵی پۆلیەکە وشەیەک فێر ئەبێ بیلیچێنە بە یەکەوە لە پۆلی 2 فێری بە تەواوەتی فێری پیت و نیمچە ڕستە ئەبێ لە پۆلی 3 فێری ڕستەی تەواوەتی ئەبێ بۆیە حەلەقەیەکە لە دوای یەک ینی ڕەبتە بە یەکەوە بۆ ئەم مەسەلەیە ئێمە ئەگەر بتوانین لە بیدایە و ئەشبێ وا بکەین ئەشبێ وا بکەین و قەنەعەتی شم وایە وەزارەتی پەروەردە ئەم پلانەی هەیە و کاریشی لەسەر کردو بەس بۆ ئیعلانی ناکە ئێستا وەکو عەرزم کردی نەخۆشیەک لە ئارادایە بەداخەوە ژمارەکان لە هەڵکشانان لە خوای گەورە داواکارم کە هەمومان بە پشتیوان بەخوای گەورە کار بکەین بۆی ئەو ژمارەنە دابەزێ و پلانەکەی وەزارەتی پەروەردە سەر بگرێ و کارەکتانی بواری پەروەردە لەو حاڵەتە ئێمە دەتوانین 20 ڕۆژێک پێداچوونەوە بە پیتەکانە بکەین و ژمارەکان بکەین جۆرێک لە ئامادە باشی بکەین ئەمە بەنسبەت ئەو مناڵی کە جەنابەت فەرمووت دەچێتە پۆلی 1 لەو مناڵێکە تازە دێتە پۆلی 1 ئێمە کەمادەم پلانمان هەبێت بۆ چیە بۆ ئەوانەی لە پۆلی 2 یەک و چوونەتە پۆلی 2 معناتە پۆلی یەکەکانیش هاوشانە بێ لەگەڵیان ینی پۆلی 1 لەو حاڵتەیە ئەوەی کە ئەمساڵ دەچێتە یەک لەگەڵ پۆلیەکانیکە ینی 2 جار مستەفی دەبێتەوە یاخۆ توانین پۆلەکان جیاب بکەینەوە نەک ئەم تێکڵایی بۆ پۆلیش بکەین کەواتە ئەم پلانێکی گژگیرە وردەکاری ئەوێ و بە قەنەعەتی منیش ئەگەر نەخۆشی کۆرۆناژ نەبێ بێ ئەو ساڵانەوە جێبەجێ ئێمە پلانێکی هەیە وەزارەت بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لەگەڵ زیادبوونی کۆرۆنا یاخود لەگەڵ ئاساییبوونی دۆخەکە وەزارەت کامیانی هەڵبژاردووە ئەیوبی داناوە پلان ئەگەرکرێ بۆ ما باس بکە من هەمیشە لە دیمانەکانە و باسەکانە باسم کردەوە وەزارەتی پەروەردە هەتا ئەم نەخۆشیە کۆتایی پێدێ ناتوانێت بڵێ پلانێکم هەیە لە بیدایەتی ساڵەوە لە مانگی نۆ دەست پێ یەکەم لە مانگی 5 کۆتایی پێدێن مستەحیلە ئەبێ ئەم پلانە پلانێکی بگۆڕ بێ پلانێک بێ بیگونجێنێ لەگەڵ هەلومەرجەکانە بیگونجێنێ لەگەڵ ئەم مەسەلە نەخۆشیە لە کوێ زانیمان نەخۆشیەکە بەرەو کەمی ئەڕوا ئێمە بێ پلانی وەکو جەناب باس کرد ئەیەکە باسکەین کە ئەویش خوێندنی ناوپۆل زۆر جاروتمانە بەدیلی خوێندنی ناوپۆلە ئەبێ بچین بەڵێ بێ بچین و ناوپۆل وەکو چۆن لە کۆتایی ساڵە لە شانزەی 5 دەستمان پێکرد ئەمە جۆرێکیان جۆریچکان ئێمە خوێندنی ئەلکترۆنی یان خۆی خوێندنی ئۆنلاین ئەمەش فرامۆش نەکراوە بەڵام
ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەیە ئەگەر باوچێک ئەگەر دایچێک ئەگەر کە سوکارێکی عزیزی خوێندکارەکانی ئێمە نەیانویست منداڵەکە بێتەوە ناوپۆل ئەو ئەتوانێت سود لەو خوێندنی ئۆنلاین یا خوێندی ئەلکترۆنی وەرگێت کەواتە وزاری پەروەردە پلانەکەی لەگەڵ کارەکەرانی بواری پەروەردە پلانەکەی ئەوەیە کە چی لە سوودی خوێندکارە چی لەوەیە کە مامۆسایانی بەڕێز و ئازیز بتوانن پەیامەکەی خۆیان لە ناو پۆلا بگەین بە خوێندکار یاخود چ پلانێکمانە بەوەی خوێندکار زۆرترین سوودوڕێ ئێمە ئەواکەین ئەین بە کوردی و بە کورتی لە حاڵەتی کەمبوونی ژمارەکانی نەخۆشی کە پشتیوان بەخوا بەرەو کەمبوونە ڕوا خوێندن ئەچێتەوە سەرچکەی خۆی و ڕێڕەوی خۆی وەرەگرێ ئەگەر خوا نەخواستە ژمارەکان هەڵ لە هەڵکشانابوون ئێمە ناچارە بێ بڕۆین بۆ پلانی بی ئەویش کە هەمیشە بەکارهێنانەوەی لایەنی خوێندنی ئەلکترۆنی و خوێندنی ئۆنلاینە کە لێرەوە باسی دەکەم و هەمیشە وتومە لە خوێندنی ئەلکترۆنی و خوێندنی ئۆنلاینە لایەنی تعلیمی تا حدێک ئەتوانێت سوود ببینێت لەکوێ لە بازنەی دوو بازنەی سێ و هەروە عادادەکان لە بازنەی یەک خوێندنە تعلیمیەکەش استفادەی نییە و لایەنە پەروەردەکەش ئیحمال کراوە بەڵام بە ناچاری ئێمە ناچارین ڕووی تێ بکەین بۆی چۆنەڵی ساڵەکە لە چ خوێندکار نەچکە ئامانجی ئێمە ئەفم کە هەموو وەسایلانە کە بەکاری دێن ئەم هۆکارانە بەکاری دێنین بۆ گەیشتن بۆ ئامانجەیە کە خوێندکار ساڵیشی نەفەوتێ و سوودمەند بێ و هەروەها پرۆسەکەش بڕوا بەڕێوە جێگەی خۆی بڵێ مامۆستا حەوز هەر بگەڕێنەوە بۆ بارودۆخەی کە کۆرۆنا دروستی کردووە جگە لە کاریگەریەکانی تری کاریگەریشی لەسەر دەروونمان دروست کردو قوتابیانیش بە هەمان شێوە ئەوەی کە زۆر گرنگە کار لەسەر دەرونی منداڵان بکرێت وانەکانی هونەر و وەرزش جگە لەلایەنە پەروەردەی و زانستێکی لە ڕووی دەرونیش و کاریگەری زۆر لەسەر منداڵان هەیە چۆن گرنگی بم وانانە دراوە ئایا نەکراوە بە قوربانی وانەکانی تر عفوم کە ئێمە هەمیشە ئەمە ئەم بە دووشەوە بە وەڵام بەمەوە یەکەمیان بۆ لایەنە دەرونیەکە لە زۆربەی خوێندنگا و قوتابخانەکانی خۆمانە ڕێنمایی کاری پەروەردەیە کە لێرەوە دەستخۆشیان لێکم ڕۆڵێکی زۆر باشیان بینیوە بۆ ئاراستەکردنەوە هێورکردنەوەی دەرونی خوێندکار خۆ دەزانی لەسەر ئەم نەخۆشی کۆرۆنا کاری نەک لە سێکتەری پەروەردە لە سەرجەم سێکتەرەکانی ژیان کردووە بە تایبەتی لە سێکتەری پەروەردە کاریگەری ئەکجار زۆری هەیە هەم لەسەر دەڕووی دەرونی خوێندکار هەم مامۆستا ئەمە لەم حاڵەتەیە ئێمە ئەم لایەنەمان هەیە بۆ لایەنی وانە هونەریەکان واتە وەرزش و هونەر بە هیچ شێوەیە گلانە درراوە بەڵام کە لە 16 بڕیارەکە هات و پوختەکردنی وانەکان بوو ئەمانە لە پێناوە بۆ کاتەکە کەم مابوو ئەگەر نەک بڵین هونەر و وەرزش کرابێ بە قوربانی وانەیەشی تر نەخێت لە 16 کە ئەم پوختەی لە 14 کە پوختەکان هات و پوختەی پرۆگرامەکانی واتە پۆلی 4 هەتاکو و پۆلی 11 پۆلە ناوکۆتاییەکان هات ئەمە بۆ ئەوەی بوو کە مامۆستایانی بەڕێز بابەتە عیلمیەکان بابەتە زمانێوانەکان بابەتە کۆمەڵایەتی ئەدەبیەکان زیاتر بخوێندرێ بەڵام ئەتوانرێ لایەنە هونەری وەرزشەکە جۆرێک ئەڵەی لە ئیمتحاناتە هەڵپساردنێکی بۆ بکرێ بۆی ئەمە تعویزێک بێ بەوە نەک ئەمە خوا نەخواستە بە قوربانیکردنە بەڵام بۆ بە شێوەیەکی گشتی لەم ساڵی دەستپێشکردنی خوێندنەوە لە سەرتاوە هونەر و وەرزش ئەبێ نەک ڕۆڵی هەبێ بێت لەوانەکانی کە زیاتر ڕۆڵی هەبێ ئەبێ دەوری خۆی هەبێت خۆ دەزانی ئاسوودەبوونی ڕۆحی خوێندکار بە هونەر بە وەرزش من پێم وایە ئامانجیشی علمیمان بۆ دێنێت پێش کە زیاتر لایەنە علمی و هونەریەکە لە خۆ مامۆستا با بچین لای ڤاکسینی کۆرۆنا هەڵبات وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی هاو ئاهەنگیشیان کردووە بۆ ئەوەی مامۆسایان و فەرمانبەرانی کەرتی پەروەردە ئەم ڤاکسینە وەربگرن بەڵام لە دنیادا بە زۆرە ملێ نییە چونکە خەڵکێک هەیە هەر ئەسڵەن بڕای پێی نییە بەڵام ئێوە ئەیکەم بە زۆرە ملێ بۆ مامۆسایان و فەرمانبەرانی کەرتی پەروەردە یاخود چانسێکیانەیە نییە کە نەچن هیچ بڕیارێکمان بۆ نەهاتووە کە باس لە زۆرە ملێ بکە بڵێ مامۆسایانی بەڕێز یان خوێندکارانی بەڕێز ئەبێ بڕۆن ڤاکسین وەرگن بەڵام پێشنیازمان کردووە پێشنیاز کراوە ڕێنوێنی کراوە ئەڵێین بۆ مامۆسایانی بەڕێزی خۆمان بۆ خوێندکارە عەزیزەکانمان بە تایبەت مامۆسایانی بەڕێز وەزارەتی پەروەردە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی بە سوپاسەوە بۆ وەزارەتی تەندروستی توانراوە هاوکارمان بێ هەموو ڕۆژانێکی سێشەمە تەرخان بکرێ بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا مامۆسایان وەری بگرن لەم حاڵتەیە بەچی بەوەی کە لە کوردڤایس ڤاکسین خۆی تۆمار بکات سایتێکە ئێمە ئەوە وەزارەتی پەروەردەدای بەزاندووە لە سایتەکانی خۆی و ئێمەش دامان بەزاندووە بۆ سەرپەرشتیاران و بۆ مامۆسایانی بەڕێز ئەمەز مەسەلە زۆرە ملی نیە مەسەلە پێشنیازە بۆرە خۆتان نەزان لەسەر ئاسی جیهان لێکۆڵینەکان وا دەری خستۆ کە ئەو کەسانی خۆیان وتن پشتیوان بەخوای گەورە سەلامەت دەبن من بۆ خۆم یەکێکم لەوانە کە ڤاکسینی کۆرۆنا وەرگرتووە ترێوەری گرتووە زۆرم گرتووە یەک یان دوان من هەردوو ژەمەکەشم وەرگرتووە سوپاس بۆ خی گەورە سوپاس بۆ خی گەورە بۆیە ئێمە ئەمە مەسەلە زۆرە ملێنی ئەمە مەسەلەی پێشنیازاوەری بگرن بە کورتیش وەڵامان بیتەوە دوا پرسیار ئەگەر مامۆستایان وەری بگرن بە شێوەیەکی گشتی
پرۆسی خوێندن بە ئاسایی و بە ئاسانی دەست پێ دەکات؟ دیارە وەزارەتی پەروەردە و پلانی کە دانا و لەگەڵ وەزارەتی تەندروستی کاڵی هەموو ڕۆژانی سێشەمە ئەمە ئەولەوێتێکە بۆ ئەوەی کە مامۆستایانی بەڕێز جۆرێک لە ئەولەوێتیان پێ بدرێ بۆی خۆیان بکتن. دیارە ئەمەش کە کراوە بە پلانی ئەوەی کە ئومنیاتمان هیوایەتمان ئەوەیە کە وەکو باسم بۆ کردی ساڵی خوێندن بەڕێوە بچێت. دووبارەیەکەمەوە بە هیچ شێوەیەک باز لە زۆرە ملێ نەکراوە مەسەلە زۆرە ملێ نیە مەسەلەی پێشنیازە بەڵام دیارە لەسەر ئاستی جیهان هەموو خەڵک ڕوو لە خۆ معنی حتا ئەگەر تۆ سیرکە لە ئەخبارەکانە ئیستا خەڵک زیاتر ئەچێتە بنکەکانی وەرگرتنی ڤاکسین وەک لە پێشتر لەبەرەوە ئەمە مەسەلەی پێشنیازە مەسەلەی داواکارنیە کە یانی ئەوەیە مە هەمومان گروپێکین هەمومان مامۆستاین هەمومان ئەمانەوێ پرۆسی پەروەردە و فێرکردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان پشتیوان بەخوای گەورە نەوعەن ما بەرەو پێش بەرین خوێندکاران سوودمەند بن دایک و باوکی خوێندکارانی عزیز ڕەزامەند بن لە خوێندکارەکان ئەم لە پێنا ئەم پرۆسەیە چۆن ئەڵێ ئەمە کۆمەڵی کۆکارمان داناوە کۆمەڵی کۆکاری دانەوە وەزارەتی پەروەردەکەی متوانین کاری لەسەر بکەین ئەگەر مەسەلە زۆرە ملێنە. مامۆستا حەوێ سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی ڕۆژ ئاوای سلێمانی سوپاس کە ئەم بەیانە لەگەڵمان بوویت دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بە مامۆستا سپاس دەکەین.